گۆمی فێڵاو لە دەڤەری باڵەکایەتی زیاتر لە 3000 مەتر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە و بە یەکێک لە بەرزترین گۆمەکانی هەرێمی کوردستان و عێراقدا دەنرێ. سروشتێکی جوان و ناوازە و فێنچی هەیە. هەر ئەمە شەوای کردووە گەشتیاران لە دەوری خۆی کۆ بکاتەوە، بەڵام خراپی ڕێگای فێڵاو گەشتیارانی نیگەران کردووە و داوا دەکەن حکوومەت ڕێگاکانی چاک بکات. گۆمی فێڵاو گۆمێکە شوێنێکی خۆشی هەیە و بەتابەتی لە بەهاراندا پێشەوەی هاویندا بێ، بەڵام بەداخەوە ڕێگاوبانەکەی ناخۆشە. ئەمەش بەهۆی گرنگی پێنەدانی حکوومەتە بە شوێنە گەشتیارەکان بەتابەتی لە ناوچەی باڵەکایەتی. هیوادارین هەرچەندەوە 29 ساڵە داوای دەکەین، 29 ساڵە داوای دەکەین، هیوادارین گرنگی بە شوێنە گەشتیارەکان و بەتابەتی باڵەکایەتی بدرێت. لە سۆرانەوە هاتینە بە گەشتێکی بچووک بۆ گۆمی فێڵان. ئاو هەوایەکی زۆر خۆشە، بەڵام بە نسبەت گەشتیاران وەکو جاران نییە، گەشتارێکی کەمی تێدایە، بەڵام لە ڕووی پاک و خاوێنی لە پار لە ساڵان پاک و خاوێنترە و دیمەنێکی زۆر زۆر جوانیشە بەخشێت. ڕۆژ بەرەو ئێوارە دەڕوات، هاتنی گەشتیار زیاتر دەبێ بۆ گۆمی فێڵاو. گروپەکانی شاخەوانیش لە هەولێرەوە هاتوون و شەو لە گۆمی فێڵاو دەمێننەوە. شاخەوانان چادر هەڵدەدەن و ئامادەکاری دەکەن بۆ ئەوەی لە سروشتە جوان و کەشەفێنکەکەی فێڵاو پشوو بدەن. ئێمە وەکو گروپ شاخەوانی هەڵۆ گەشتێکمان ڕێخست بۆ گۆمی فێڵاو لە دەڤەری باڵەکایەتی. هەمیشە بۆ لووتکەی شاخەکان دەڕۆین، هەر هەفتەی گەشت بۆ شاخێک دەکەین. داواکاریشمان بۆ خەڵک ئەوەیە کە بەڕاستی زۆر حیفە ئەو ژینگە جوان و خاوێنە، ئەو ژینگە پاک و دەگمەنە پیس بکرێ بە هەندێک شتی ناپێویست. جێ خۆیەتی کە هەمومان بەڕاستی ڕێنمایی بۆ مناڵەکانمان بۆ خۆمان بۆ ماڵ مناڵمان بکەین کە زۆر پارێزگاری لەو ژینگە جوانی کوردستانی خۆمان بکەین.
گۆمی فێڵاو دەکەوێتە بناری چیای سێچێل و بەرامبەر چیای حەساری سەکران لە دەڤەری باڵەکایەتی دەکەوێتە دووری 106 کیلۆمەتر لە باکووری ڕۆژهەڵاتی هەولێر. سروشتی جوانی فێڵاو و فێنچیەکەی بە جۆرێکە هاوڵاتیان لە ناوچە جیاجیاکان دێن سەردانی ئێرە دەکەن و لە دەوری گۆمەکە کۆ دەبنەوە بۆ ئەوی بۆ تاوێک بحەسێنەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام گۆمی فێڵاو لە دەڤەری باڵەکایەتی.